بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. بەڕێزان و خۆشەویستانم لە خزمەت بابەتی ئومەویەکان دەوڵەتێک بۆ خزمەتی ئیسلام ژیان بەسەر ئەبێن. دیارە گەیشتوین تا حیات و ژیانی عەبدولمەلیکی کوڕی مەڕوان کە عەبدولمەلیکی کوڕی مەڕوان یەکێکە لەو خەلیفانەی لەناو ئومەویەکانە خزمەتێکی زۆر گەورەی کردو و جێدەستی دیارە بە ئاشکرا و ظاهری و لە سۆر بوارەکان، لە بواری عسکەری، لە بواری اقتصادی، لە بواری سیاسی، حتا لە بواری تیجارەت و بازرگانی، لە بواری تەرجەمەکردنی علومەکان و سەر زمانی عەرەبی، یەخستنی زمانی دەوڵات و زۆر بابەتی تر کاری زۆر گەورەی کردووە. بۆیە ئەڵێن لە دوای سەیدنا موعاویە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ عەبدولمەلیک کوڕی مەڕوان خزمەتێکی زۆر گەورەی کردو. ئێمە دیارە سێ کەس لەناو ئومەویەکان زۆر دەوری باڵایان هەیە. یەکیان سەیدنا موعاویە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ، دووەمی عەبدولمەلیکی کوڕی مەڕوانە، سێم عومەری کوڕی عەبدولعەزیزە. ئەم سێیانە زۆر تەئسیرێکی گەورەیان هەبووە و شێوازی حوکمەکەیان، مامەڵەکەیان تا ڕەدەیەک باسی سەیدنا موعاویە و عەبدولمەلیک کوڕی مەڕوانمان کردووە. دیارە کە مەڕوانی کوڕی حەکەم باوکی عەبدولمەلیک کە وەفاتەکە، ویلایەتی حکم لە دوای خۆی بۆ کوڕەکەی عەبدولمەلیک بەجێهێڵێ، دوای عەبدولمەلیک بۆ کوڕی دووهەمی خۆی بەجێهێڵێ کە عەبدولعەزیزە. عەبدولعەزیز ئەکاتە باوکی عومەری کوڕی عەبدولعەزیز. دیارە هەتا وەکو نزیکەی یعنی 18 بۆ 19 ساڵ ئەم دوانە بۆ شێوازە ئەمێنەوە هیچ گرفتێک لە نێوانیانە ڕوونادە. بەڵام لەو ئەواخیرانەی ژیانیانە عەبدولمەلیک نیەتی ئەگۆڕێ بەوەی کە خلافەت لە عەبدولعەزیزی برایەوە بگوازێتەوە بۆ کوڕەکەی خۆی کە بریتێ لە وەلید یا سولەیمانی کوڕی. ئەمەش هەندێک خەڵک کۆ ئەکاتەوە. دوو کەس هەبوون زۆر تەئسیریان هەبوو لەسەر حیاتی عەبدولمەلیکی کوڕی مەڕوان، دوو زانای زۆر گەورە کە قەتیش دەرگایان لێدا نەخراوە. هەر کاتی ویسبێتیان چوونەتە لە عەبدولمەلیک، یەکیان قوبەیسەیە، یەکیان ڕەوحە. ڕەوح پیاوێکی عەسکەری بۆ زیاتر، هەر ئەویش مەسەن وەختی خۆی حەجاجی هێنایە پێشەوە ئیدارەی شؤونی وڵاتەکەی کردووە. دووش قوبەیسە پیاوێکی زۆر عالم بوو، حتا وەختی خۆی ئەفەرموون خولەفا باڵە فوقەهای لە ناو مەدینە 4 کەس بوو. یەکیان سەعیدی کوڕی موسەیەب بووە، یەکیان عەبدولمەلیکی کوڕی مەڕوان بووە، یەکیان قوبەیسە بووە، یەکیان عوڕوەی کوڕی زوبەیر بووە. قوبەیسە زۆر تەئسیری هەبوو ڕاستەوخۆ لەسەر بڕیار و قەراراتی عەبدولمەلیک کوڕی مەڕوان. زۆر بڕیارات هەیە عەبدولمەلیک کوڕی مەڕوان کە بڕیاری داوە قوبەیسە هەڵی وەشاندوت. بۆیە ڕۆژێک لە ڕۆژەکان عەبدولمەلیک کوڕی مەڕوان ڕەوحەجیا ئەکاتەوە، ئەڵێ کارێکی زۆر گرنگم پێێتە و باسی ئەکەوێ. ئەڵێ دڵم چۆتە سەر ئەوەی کە خلافەت لە دوای خۆم و لە براکەم بگوازمە بۆ کوڕەکەم. ئەویش زۆر هەوڵ ئەدا لەگەڵ یا دوای عەبدولمەلیک پێی ئەڵێ ئێستا زۆر خۆمانی هەردووکمان با بخەوین و بەیانی موناقەشەیەک. ئەڵێ هەردووکیان ڕائەکشێن ئەخەون بەرەبەیان زوو قوبەیسەیە، چونکە قوبەیسە دەرگای لێ نەگیراوە، یەکسەر خۆی ئەکا بە ژوورە، خەلیفە و ڕەوح خەبەر ئەکاتەوە. دیارە هەندێک شؤونی تایبەتی دەوڵەت هەیە. عەبدولمەلیک ئەڵێ باش بوو تۆش هاتی بە هەرسێکمان دانیش. قوبەیسە قسەیەکی زۆر گەورە و عەزیمەکە، ئەڵێ وەڵاهی ئەمیری ئیمانداران، تۆ هەرە بڕیارێ دەرکەی دوو کەس مخالەفەت ناکە لە جیهانی ئیسلامیە، هەمووی شوێن بڕیارەکە تەکەی، بڵێ عەبدولعەزیز دوای خۆم عەبدولعەزیزە، بڵێ وەلیدە، بڵێ سولەیمانە، کەس موناقەشە ناکە. بەڵام هەرچی سیر ئەەکەم تۆ لە نێوان تۆ عەبدولعەزیزە مردنێک هەیە، هەردووشتان عومرتان زۆر، یەکێکتان حتمەن پێشتر ئەمرێ، ئەوەی کە پێشتر ئەمرێ مەسئلەکە بەجێهێڵە بۆ دوای خۆی، با تۆ نەبیتە دەنگ و باز لە دوای خۆتەوە ئەم کێشە و گرفتە دروست نەبێت. عەبدولمەلیک کوڕی مەڕوانیش ئەڵێ باشە با من نامەیە بۆ عەبدولعەزیز بنێرین، عەبدولعەزیز برام بۆی ڕەئی وەرگرین. نامەیەکە نووسێ بۆ عەبدولعەزیز، عەبدولعەزیز نامەکە بۆ هەڵئەگرێت و جوابێکی زۆر گەورەی ئەدات، جوابەکە زۆر عەزیمە. لە جوابەکە ئەڵێ ئەی ئەمیری ئیمانداران، من و تۆ هەردووکمان عومرێکی دوور و درێژمان کردووە، لە ئەهلی بەیتی خۆمانە کەس نییە وەکو ئێمە عومری درۆژ بێ، هەردووکمان وا خەریکە ئەگەینە 6 ساڵ و
ئەبینم ئەمەی مەسئلەی کوڕەکانی خۆت و ئەوانە بێنە پێشەوە کە ئەوان دابنی یا ئەوان داننی منیش حەزەکەم لە دوێ خۆم کوڕی خۆم دابم هەروەکو تۆ بەڵام هەرچی سیرەکەم عمری من لەوە ناچێ ئەوەن دەیما بێ ئەم تۆزە عمری کە ماومە ئەگەر ئەتەوێت لێم تێک بدەی بۆی من تەنەحیکەم بەتەواوی لە حکم هەمووی وازەیەم چکە عەبدولعەزیز پیاوێکی زۆر ساڵح بووە ئەو ئەولادەشی حتى عەبدولعەزیز طبعا مەشهورە بەوەی کە یەکێک لە با بڵێن بنەماڵەی عومەری کوڕی خەتاب ئەخوازێ یعنی کاتێک عەبدولمەلیک لەناو با بڵێن لەناو مەدینایە ئەگەڕێ ینی بیر ئەکاتەوە کە کچێ بێنێ بۆ ئەم کوڕی دوایە کچێک ئەهێنێ کە بەوەچە ئەچێتەوە سەر عومەری کوڕی خەتاب دواتریش خوای گەورە لطفیان لەگەڵا ئەکا ئەو مناڵیان ئەداتێ عومەری کوڕی عەبدولعەزیز کە خلافەتی ئیسلامی جارێتی لەسەر دەستوری نبووەت ئەیگێڕێتەوە پیاوێکی زۆر ساڵح و خواناز بووە کە نامەکە ئەگاتە عەبدولمەلیک کوڕی مەڕوان عەبدولمەلیک ئەڵێ وەڵڵاهی بە کوڕەکانی ئەگەر خوا قەراری دابێ ئێوە بنە خەلیفە لە دوێ من کەس ناتوانە ڕەگریتان کە قەراریشی نەدابێ با ئیش لە براکەمان تێک نەدەین هەتا ئێستا بە دڵسۆزی و بە ئیخلاسەوە کارمان کردو بە ئەم دڵسۆزی و ئیخلاسە تێک نەچێت بۆیە لە دوای ئەمە بە فترەیەکی کەم سوبحان الله عەبدولعەزیز وەفاتەکە کە عەبدولعەزیز وەفاتەکە ئەو کاتە بەیعەت وەرئەگرێ لە خەڵکی بۆ دوو کەس ئەڵێ بەیعەتم بدەنێ کە لە دوای من وەلید بێ لە دوای ئەویش سولەیمانی کوڕم بێ واتە وەلیدی کوڕ عەبدولمەلیک و سولەیمانی کوڕ عەبدولمەلیک ئەم بەیعەتە وەرئەگرێ لە عامەتی خەڵک ئەمەش چەند معارەزەیەکی بۆ دروست ئەکا لە جیهانی ئیسلامیە بە قووەترین معارەزەکە بۆی دروست ئەبێ بریتێ لە سەعیدی کوڕی موسەیەب طبعا سەعیدی کوڕی موسەیەب پیاوێکی زۆر عالم و عارفێکی زۆر گەورە بوو کە حیاتی با بڵێن سعید ئەخوێنیتەوە سرت سوڕ ئەمێنێ لە گەورەی ئەم پیاوە طبعا تەسەوورکەن یەکێکە لە خولەفای ئەربعین و مەدینە هاوشانی عەبدولمەلیکە لەو مەسئلە هەموو خەڵکی مەدینە بەیعەت دەدەن بە تاقی تەنها ئەو بەیعەت نادەن ئەڵێ بەیعەت نادەن بە هیچ شێوازێک چونکە دوو بەیعەت لە یەک کاتە نادرێ لەوە ئەچێ بۆ وەلیدی بدەن بەس بۆ دووەمیای نادەم سولەیمان لە دوای ئەو لە شەرع دروست نییە محاولەی لەگەڵا ئەکەن بە هیچ شێوازێ لە قسەی خۆی پەشیمان نابێت و زۆرێک لە عولەما لەو کاتە محاولە ئەکەن لەو ڕێیە لای بن نەباتە تووشی عەزاب و عیقاب بێ لە دواترە دیارە ئەمیری ئەو کاتەی مەدینە بریتیە بێت لە هیشام حەبسی ئەکات ئەیگرێت و هەندێک ڕیوایەت ئەڵێ نامەی نارد بۆ عەبدولمەلیک کوڕی مەڕوان ئینجا گرتی هەندێک ڕیوایەت ئەڵێ خۆی سەربەخۆ گرتی حتى هەندێک لە ڕیوایەتە باسی ئەوەکە کە 30 داری لێدا لەسەرەوەی کە بەیعەت نادا و لەسەر قسەی خۆی سوور بوو کە بەیعەت نادا دواتر عەبدولمەلیک کوڕی مەڕوان نامە ئەنێرە کە ڕێگای بدەن حەقتان نایە بەسەر سەعیدی کوڕی موسەیەب و سەعیدی کوڕی موسەیەب یەکە لەو عالمانەی کە جیهانی ئیسلامی لە تابعینە زۆر پیاوێکی گەورە بوو یعنی لەناو تابعینە یەکێک لەو کەسانەی کە دژی سوڵتە وەستاوەتەوە لە بەرامبەرشا زۆر ناسیح و ئەمین بوو لەگەڵانە ئەوە تەسەوور کە مەسەلەن هیشام گرتوویەتی عقوبەی دا ئەوانە قەت نەبووە جارێک لە جارەکان لە دوای ئەوەشەوە لە پشتی هیشامەوە نوێژنەکە کە ئەمیری ئەوە طبعا لە هەر شوێنێکە ئەمیر دانرابێ لە ڕووی فقهیشەوە ئەو ئەمیرانە ئەولاترن بۆی پێشنوێژی بۆ خەڵککەن بە تایبەتی خوتبەی جمعە و کاتە تەوحید بۆ یەک خوتبە هەبووە ئەو کەسە خوتبەی داوە بۆیە سێرەکەی لە ڕوایەتەکانە هەمووی باسی ئەوکە بە دوای هیشامەوە نوێژی کرد لەگەڵ ئەمەشا تەسەوور کە لەگەڵ دەولەی ئومەویە هەمیشە ئەم نوسحەی هەبووە ئەم ئامۆژگاری هەبووە بەرامبەریان وەستاوەتەوە لەگەڵ ئەوەشا تەسەوور ئەەکەی یان یەکێکە لەو عالم و عابیدانەی کە حتا سەردانی کردوون بۆیە یەکێک لە جارەکان ئەفەرمێ عومەری کوڕی عەبدولعەزیز نامەیەکی بۆ نرد لە نامەکە تەڵەبی کرد داوای کرد کە پرسیارێکی هەبوو لە سەعیدی کوڕی موسەیەبی بکەن ئەم کەسەی کە نامەکەی بڕێکی لە وەڵامەکان نامەکە بەغەڵەت ئەوەی کرد وتی ئەوە نەیوت جوابەکەم بدەرەوە بۆی بێمە بۆ عومەری کوڕی عەبدولعەزیز وتی عومەری کوڕی عەبدولعەزیز پێ دەڵێ ئەم جوابم بۆ بگێڕەرەوە وها تێگەیشت کە ئەبێ سەعیدی کوڕی موسەیەب خۆی بڕوە بۆیە سەعیدی کوڕی موسەیەب ڕاستەوە خۆی ڕۆژ بۆ لای عومەری کوڕی عەبدولعەزیز عومەری کوڕی عەبدولعەزیز ئاخر زەمانێک لە دوای هیشامەوە ئەو ئەبێتە ئەمیری ناو مەدینە ئەڵێ هەر سەری سوڕما عومەری کوڕی عەبدولعەزیز زۆر ئەعتیزاری بۆ هێناوەتی من ئاو هەم نەوتوە کە تۆ بیت جا تەسەوور کە سەعیدی کوڕی موسەیەب لەگەڵ ئەوە نوسحەکە ئامۆژگاریانەکە بەڵام لەگەڵ ئەوەشە سێرەکەی زۆر نەرم لەگەڵ ئەم بنەماڵی ئومەویە مامەڵە ئەکاوە اختلافێکی نییە لەسەر سوڵتەیان ئەوەس کە زۆر گرنگە
هەندێک کتوبی تاریخ باسی و اختلافیان کردو لە ئەسڵا هیچ اختلافێکی سعیدی کوڕی موسەیب نابینی کە بەرامبەر بە ئالی ئومەوی کرابێت. طبعا ئادابی سعیدی کوڕی موسەیب زۆر گەورەیە لەگەڵ ئەو بنەماڵە بەکاری ئێنێ، بەتایبەتیش لەگەڵ عومەری کوڕ عەبدولعەزیزە کە ئەبێتە گەورەی مەدینە تایبەتمەندێکی زۆر گەورە لە بینیانە هەیە و قسە و ئەوانەی زۆر لە بینە. سعیدی کوڕی موسەیب طبعا یەکێکە لەو کەسانەی کۆمەڵێ لە تعبیری خەوە لە زەمەنی خۆیان کەس نەبوو وەکو ئەو، بۆی هەندێک تعبیری خەوی هەیە زۆر عەجایبە. پیاوێک گێتە خزمەتی ڕۆژێک ئەڵێ ئەی سعید خەوێکی زۆر عەجایب بینی، لە خەوما زۆرانم ئەگەر لەگەڵ عەبدولمەلیکی کوڕی مەڕوان، من عەبدولمەلیک کوڕی مەڕوانم یا بە عەرزە بەدەما خستم لە پشتیەوە 4 مێخمدا کوتی. ئەڵێ ئەوە سەیری کرد وتی ئەم خەوە هی تۆ نییە. وتی قوربان خەوی خۆمەتی سوێن بەخوا تعبیری ئەم خەوە ناکەم تا پێم نەڵێ هی کێ. وتی وەڵای ئەم خەوە هی عەبدوڵای کوڕی زوبەیر. وتی دەی بزانە عەبدولمەلیک کوڕی مەڕوان عەبدوڵای کوڕی زوبەیرە کوژێ و لە بەرامبەرە 4 کوڕ لە کوڕەکانی خۆی ئەبنە گەورە و خەلیفە. طبعا بێزە لە مێژووە دوای عەرزتانەکەم 4 کوڕ لە کوڕەکان عەبدولمەلیک کوڕی مەڕوان ئەبنە خەلیفە. زۆر لە تعبیری خەوە زۆر دیقەتێکی گەورەی هەبووە. حتى أفرميك خوي بيني بو هاد بولاي وتي أي سعيد خوي زور عجائب إسماعيل كوري أبي حكم أجرته والله بينيم لمزقوتكي بيغمر صلى الله عليه وسلم عبدالملك كوري مروان 4 جرميزي كردنا محرابك الله وتي أم خوا كي بين كاتكي شون الله بوي باسكر بالتفصيل وتي دي 4 كوري عبدالملك كوري مروان ابن خليفة فعلا دوي 4 كوري ابن خليفة. طبعا لو وردكاري خبي أما زور عجائب يعني وردكاري أو بابتي كردو. حتى أفرمي حسن كوري علي وقت خوي خوي بيني بو لخويا. طبعا حسن كوري علي إمام علي رضي الله عنه لأخير عمري لما مدينة أجي أفرمي لخوا بيني لنوشيوان يساب قل هو الله أحد. على خلق زور بقورة سيدي أم خوانا كريانون بركتي كي زور قوري أبو حسن كاتب كباسيان كربو سعيدي كوري موسەیب فرمي والله هرشي سير أكم عمري هين زور نزيق بوتو كوفاتك عمري حسن فرمي أون دينا بر وفاتي كر حسن كوري إمام علي هموي تعبيران بلا يكترى أكر سعيدي كوري موسەیب بباري يكترى. والحال بياكي زور عالمة لفقهي أو زماني خوي لجرانو حديث لو زماني خوي لتعبيري خوا كان كسك من هن لجهاني إسلامي كزور تايبات بون ابن سيرين مثلا يشكل لو أنا سعيدي كوري موسەیب يشكل لو أنا قصة كي مشهورة إن جاي يشكل لو شتاني كسعيدي كوري موسەیب لأواخر عمريا كزور بير بوا الله هميشة أمجاري خلقي أكل أيو أقاتان لي بالشيطان كما يوزبو لإنسانك لهمور وكانوا لمسائل آفرة لما يوزنا إن جاء لرو آفرته ويد بتاوتي اگر نيتواني ظالبي بسريع حتى للرياء ولا شيء او انا كنترولي همولا انا كاني كد ان جاءت اللولانا بلا ماري ادا بويا او قسكاني يعني سعيدي كوري موسەیب لاواخر عمري همو تركيزه لو بابته بيج وفاتي جا بياكي او زور قورة مثلا مخالفة اكاد برانبريان اوسيتو بلا ما ملاشي اوائل لقل امويا كان ما ملايك نية كبلي بابتك بابتي فقهية بلا ونا دروسته بلام لقل أوشا ما ملاك لبشتيان نيجك لقل يانا أبي حتى أتشيب ولايان كأو فقهي كي زور قوري سعيدي كوري موسەیب للروي السياسي وكا باسكر. عبدالملك كوري مروان 21 سال حكمي كردو 21 سال وردو دكاري كردو لسر دروس كرني بيجي خوي بهزبون عمري قشتة 6 سال يا 63 سال زوري للروايات كان بيها 63 سالة عندي جل خوي دعاء كردك عمري بقدر عمري بيغمر صلى الله عليه وسلم أمن دجاني كردو لدواء أو كوفاتك كمالي وصيتي زور تابتي هي بو أولادكاني كحزكم شنداني لوصيتكاني أرسلانكم وهندي لكلماتي أخيري عرزم كردن كعبدالملك كوري مروان يكلو بيواني سرتاي عمري بيكيك بولا عابدة زور قورة كاينة ومدينة دواتر زمن إمارتي إلى زمن خلافتي سي حياتي بردو تسر يعني سي جار تغير وانقلاب زور قورة لحياتي الريداو
وەلیدی کوڕی زۆر ئامۆژگاری کردووە مەسلەمەی کوڕی گەورەیەتی کردوێتی بە سەرپەرشتیاری هەموو براکان کە ئاگاتان لێ بێ ئاگات لە هەمویان بێ ئەم عائیلەیە نەهێڵن تێک بچێ برایەتی و خوشکایەتیان تێک نەچێ بە تایبەتی وەلید زۆر ئامۆژگاری ئەکە ئاگای لە فاتیمەی کچی طبعا فاتیمەی کچی خێزانی عومەری کوڕی عەبدولعەزیز فاتیمەی کچی عەبدولمەلیکی کوڕی مەڕوان خێزانی عومەری کوڕی عەبدولعەزیزە یەکێکە لەو ئافرەتە زۆر ساڵحانەی بە وەلید ئەڵێ من کچەکانم زۆر بەلاوە گەورن بەڵام لە هەمویان گەورەتر فاتیمە بەلامە گەورەیە بۆیە زۆر ئاگەر لە فاتیمە بێ فاتیمە طبعا یەکێکە لەو ئافرەتە زاهیدانەی کە لەگەڵ عومەری کوڕی عەبدولعەزیزە مەسیرەتی هەموو حیاتی جیاوازە لە عائیلە ئومەویەکە بۆیە زۆر وەسیەت ئەکات تکرار ئەکاتەوە چەند جارێ لە وەسیەتەکانە کە ئاگایان لە کچەکان بێ بە تایبەتی فاتیمەی کچی طبعا ئەوە بڕێک لە وەسیەتەکانێتی ئەفەرمێ ئەی کوڕم زۆر لە خوا بترسە ئاگات لێ بێ وەسیەتەکانی من لەبەر کە بە جوانی ئەگەر لە براکەت بێ معاویە هەمیشە سڵی ڕەحمی لەگەڵا بەجێ بێنە قەت عەجزی نەکەی ئەگەر لە محەممەدی برات بێ لەسەر جەزیرە دام ناوە لەوێ سوڵتای ئەوە بەڕێ قەت لای نەبێ ئەگەر لە کوڕی مامان بێ کە عەلی کوڕی عەباسە زۆر هوشیار بە لەگەڵ مامەڵەیەکی جوانی سڵی ڕەحم و نەسەب و حەقەکانی و پارێزە ئەگەر لە حەجاجی کوڕی یوسفی ثەقەفی بێ ڕێزی زۆر لێ بگرێت چونکە ئەو بوو بە سەبەبی ئەوەی کە خەواریج نەمێنێ ئەگەر ئەو نەبووە بە هیچ شێوازی ئێمە دەرەقەتی خەواریج نەئهاتین تەمان عەبدولمەلیک کوڕی مەڕوان کۆمەڵێک گرفتی زۆری هەبوو لە هاتنە سەر دەسەڵاتە یەکێک لە گرفتە زۆر سەرسەختەکان بریتی بۆ لە مەسەلەی با بڵێن خەواریج طبعا لە زەمەنی عەبدولمەلیک کوڕی مەڕوانە حاڵەتەکە بەم شێوازەیە عەبدولمەلیک کوڕی مەڕوان تەفرەقەی جیهانی ئیسلامی بەسەر 4 بەشایە باوەڵ عەبدولمەلیک کوڕی مەڕوانە عەبدوڵڵای کوڕی زوبەیرە مەسەلەی مختاری ثەقەفی و عەلەویەکانە لەگەڵ خەواریج يعني تقريبا حساب كمختاري ثقافي عبد الله كوري زبير لنا يبردوا خوارج كان حجاج لنا يبردوا وما كان لنا يبردون بسبب حجاج وبي الله إكرام حجاج زور بك أقال لي أو زور خدمتي أما يكردوا أقات لبراكانت بي تفرقنا كيوتا بينتان وكو أولاد يكدايك ما ملكن لأن كاتي جنگا هر همتان آزاد بن هر کس خوی بخوی با آزانو لباری خویا کارکا بۆ چاکەکاری هەمووتان بوون منارە جیهان ڕووناکەنەوە اینجا زۆر ئاگاتان لە شەڕ بێ هەتاوەکو تەواو نەبێت ئێوە دەستی لێ هەڵنەگرن و ئاگاتان لێ بێت چاکەکاری ئینسان زۆر گەورە ئەکا دڵەکان بە مەحەبەت کۆ ئەبێتەوە و زمانەکان هەر کاتێک کە ئێوە هاوکاریتان کردن زیکری باشەتان ئەکەن اینجا لە ئەخیرە ئامۆژگارێکی زۆر گەورەی ئەکا ئەڵێ کوڕم لە دوای من ئەگەر لەم خلافەتە بێ زەمانەکە گۆڕاوە گۆڕانکاری زۆر گەورەی بەسەر هاتووە لە دوای من ئەگەر لەم حاڵە بێت وەها مامەڵە بکە کە بەیعەت لە دوای من ئەفەرمێ وەکو ئافرەتێکدا منیشە لە دوای من بۆم بگری خۆت کۆکەرەوە خۆت گوشکەرەوە بچۆرە مزگەوتی ئومەویەکان لەوێ خۆتبەی خۆت بۆ داوای بەیعەت لەگە خەڵککە ئەڵێ ئاگات دەبێ هەر کەس ملی جوڵان شمشێریوە بەکاربێن هیچ مەجالێ بە هیچ کەسێک نەدەی کە مخالەفەت کات چونکە مخالەفەکە زیاد و دواتر دەرەقەتی نایە ئەوێتە اختیلاف زۆر تەرکیز لەسەر ئەو خاڵە ئەکاتەوە زۆر ئاگاتان لێبێ مەجالی هیچ کەسێک نەدەن کە بێعەتان نەداتێ دوای خۆم چونکە ئەوە بێتە سەرەتای فتنەیەکی گەورە بۆ جیهانی ئیسلامی فعلەنیش ئاوایان کردووە بۆیە کوڕەکانی لە دوای خۆی زۆر بە توندی ئەو وەسەتانەیان کردو و جێبەجێیان کردو هەندێک لە کەلیماتەکانی ئەخوێنمەوە لە دوای مردن با بڵێن پێش مردن کە باسی دنیا و ئاخیرەت و ئەوانە ئەکا ئەفەرمێ کاتێ لە کۆتاییەکانی عومریا بوو ئەڵێ چەند جارێ ئیکێشا بەسەری خۆیە ئەڵێ خۆزگە من ئیکێ بووم لەو کەسانە خوا ئەم ئەرکەی نەخستە سەرشانم خەریکی عیبادەتی خوا بووم لە سوچێکە لە مزگەوتێکە خەریکی سیاست نەبووم طبعا دوو جۆر ئەومان هەیە عەبدایەتیمان هەیە عەبدایەتێکمان هەیە لەزەتی لێ وەرئەگری ڕاستە و خوا عەبدایەتیمان هەیە هەر عەبدایەتیە بەڵام ئەو چێژەی لێ وەرناگری ئینسان جاری وای خۆی بۆ خۆی دائنیشێ دوعاکە ئەپارێتەوە لەزەتێکی زۆر گەورە وەرەگرێ بەڵام ئەچێتە بازاڕ و کاسبیەکە ئەو لەزەتە وەرناگرێ لە سیاسەت و حوکمە مامەڵەکە ئەو لەزەت و چێژە وەرناگرێ بۆی ئەفەرمێ زۆر ئەگەت لەو لایەنە بێ ئەفەرمێ خۆزگە ئەلەم لایەنە ژیانی خۆم ببا سەربەردایە
قوتي ڕۆژێکم هەبووە یا نەبووە تیکێنانم هەبووە یا نەبووە بەس خەریکی ئەمە بوومە خەریکی ئەم سیاسەتە نەبوومە. لە قسەیش ترە ئەفەرمێ ئەی هاوار پێی ئەڵێن حاڵت چۆنە؟ ئەڵێ حاڵم چۆن بێ بە تاقی تەنها ئەچمەوە حوزوری خوا نەحەشەم و نەکەس لەگەڵان نییە ئەبێ لەگەڵ خۆیە چۆن مامەڵەکەم خوا چۆن لێم خۆش بێ چۆن لەگەڵ ئەم عەبدەی خۆیە مامەڵە بکە. ئەفەرمێ بە کوڕەکانی ئەڵێ کاتێکە ئەوە بوو بەرزم کەنەوە حتا ئەفەرمی بەرزیان کردەوە هەنایەکی زۆر هەوایەکی زۆر قوڵی هەڵمژی. فەرموو ئەی دنیا یا دنیا ما ئەطیەبەکی ئەی هاوار چەند بۆنت خۆشە و لەزەتت هەیە درێژی تۆ زۆر کورتە زۆریەکەی تۆ زۆر کەمە والله ئینسان لە دنیا زۆر مەغڕورە حەچی ئەوە نییە. حتا ئەفەرمێ خۆتبەیەکی بەلیغیدا لە مزگەوتی ئومەوی ئەفەرمێ چەند جارێ خۆتبەکەی لەبەر گریان ئەبڕی. اینجا دواتر کۆمەڵێ دوعا ئەکات دوعاکان زۆر گەورەیە. ئەفەرمێ یا ربی ئین الذنوب عظیمە وإن قليل عفوك أعظم منها. خواهی گناهی من زۆرە بەڵام کەمێک لە عفوی تۆ لە گوناهەکانی من زۆر زیاترە کەمترین عفوی تۆ لە گوناهەکانی من گەورەترە زۆرترە. دەی خوای گیان بە بچووکترین و کەمترین عفوی تۆ لە زۆرینەی گوناهەکانە ببوورە. ئەفەرمێ حتا ئەم قسەیە گەیشتە حەسەنی بەسری. فەرمێ حەسەنی بەسری زۆر گریا فەرمی والله ئەم دوعایی عەبدولمەلیک کوڕی مەڕوان حەقا بە ئاڵتون بنووسێتەوە هەڵواسرێ ئەوەندە گەورەیە. شعبی ئەفەرمێ عەبدولمەلیک ئەو هەتا ئەخیر عمری زوو ئەم دوعای دووبارە کرد اللهم إن الذنوب عظام وهي صغار في جنب عفوك يا كريم فاغفر لها. گوناهەکانم زۆرە بەڵام لە چاو کەڕەم و ڕەحمەت و عەفوی تۆیە زۆر بچووکە یا ئیلاهی داوات لێ ئەەکەم لێم خۆش بە و لێم ببوورە. ئەم پیاوە کە 21 ساڵ حکمی کردووە دەسەڵاتی هەبووە توانیوێتی جیهان بەرێ بەڕێوە. طبعا عەبدولمەلیک کوڕی مەڕوان هەموو ڕەمەزانە ترساوە. طبعا حیاتی خۆی لە ڕەمەزانانە گەورەترین عیبادەتی جێبەجێ کردو چونکە ئەفەرمێ سبحان الله خۆی ئەڵێ لە ڕەمەزانە لەدایک بوو لە ڕەمەزانە لە شیر بڕامەتەوە ئەڵێ لە قورئان لە ڕەمەزانە تاوا کرد ئەڵێ ئەم خلافەتە کە هاتە بەردەسم ئەڵێ لە ڕەمەزانە هات والله ئەتەسم لە ڕەمەزانە بمرم. ئەڵێ کە کەوتە شەوالەوە ئەڵێ دەموچاوی تۆزە گەشت بوو لە ساڵی 86 هیجریە طبعا لە 65 بۆ 86 حکومەکەیەتی. ئەفەرمێ ڕۆژی جمعە هەندێکی ژەڵا ڕۆژی چوارشەممە ئەفەرمێ بە ئەولادەکان و ئەوانە وتی تەسەوور ئەەکەم خی گەورە نەجاتی داوم لەوە ئەچێ عمرم تۆزە درێژتر بکاتەوە. ئەڵێ بەڵام عمری درێژتر نەبووە لە هەمان ڕۆژە لە ڕۆژی جمعەیە لە مانگی شەوالە وەفاتەکەیە لە ڕۆژی چوارشەممە پێی قسەکان ئەو کەسەی کە نوێژی لەسەر ئەکا بریتێ لە وەلید بە وەسەتی خۆی کە ئەڵێ ئەو با نوێژم لەسەرکە و ئەبێتە وەلی ئەهد لە دوای خۆی. واتە عەبدولمەلیک کوڕی مەڕوان ئەم کەسەی ئەم هەموو پرۆژانەی کرد ئەبەم شێوازە خاتیمەی حیاتی بوو. طبعا ئینسان چی یعنی ئەو پەڕی زۆرداری بکە دنیاداری بکە قیامەتدا ئەخیرەن کۆتایەکەی هەر ئەوەیە کە ئێرە بەجێ ئێڵێ کۆتا ئەبێ. ئەم بەشەی کە باسم کرد زۆر گرنگە بەلامەوە شەباب و گەنج حیاتی ئەم دوو کەڵە پیاوە بەتایبەت سەیدنا معاویە و عەبدولمەلیک کوڕی مەڕوان زۆر باشی گوێ بگرن بخوێنەوە لەسەری چۆن ئیدارەی ژیانیان کردووە چۆن ئەمانە توانیوانە جیهان بەرن بەڕێوە. تەسەووەر کە لە زەمانی عەبدولمەلیکی کوڕی مەڕوانە جێشی ئیسلامی لە هەندێک شوێنەوە خەریکە بەرسڵی نەکرد تا ئەو ئاڕاستەی ئەڕوا شەمان چۆن توانیویانە یعنی تۆ جیهانی ئیسلامی بەو گەورەیە بێ بەڕێوە. يعني باسي عەبدولمەلیک کوڕی مەڕوان لە حیاتی خۆیە کە ئەخوێنیتەوە سرت سوڕ ئەمێنێ لەوەی کە چۆن توانیوێتی ئەم هەموو عالەمە ئیسلامیە گەورە بێ ببێ بەڕێوە بەم هەموو تەفرەقە و ململانەیە و بەم هەموو مەزاهیب و فکرەوە چۆن ئەمە چه عەقڵێکە کە ئەتوانێ ئەم کارە گەورانە جێبەجێ بکە. اینجا چ تەخطیتێکی هەیە مەسەلەن بۆ داگیرکردنی شوێنێک بۆچی فەتحی ئیسلامی لە زمانی ئەوە هۆکارەکانی گەورەبوونی فەتح چییە. طبعا زۆرێک لە عولەما قسەیان لەسەر نووسیوە کە بەتایبەتی ئومەتی ئیسلامی لەو کاتە ئومەتی ڕەحمەتە ئومەتی لێخۆشبوونە مامەڵەی لەگەڵ خەڵکا زۆر توانیوێتی یعنی هەموو جیهانی ئیسلامی کۆنتڕۆڵێکی زۆر گەورە بکە لە مەسافەیەکی کەمە و بشتوانێ ئەم هەموو مەشاریع و ئەم هەموو کارە بکە و توانیوێتی کە مێژوویەکی جوان بۆ خۆی تۆمار بکە کە عالەمی ئیسلامی ئیسفادە لە حتا ئەمڕۆژ ئێمە لە زۆر شتمانە لە فقهی ئیسلامیە لە فقهی سیاسەتە
ئەگەڕێنەوە سەر سیاستەکانی عەبدولمەلیکی کوڕی مەڕوان کە توانوێتی سیاستێکی زۆر گەورە بۆ جیهانی ئیسلامی دابڕێژێ. حتى عەبدولمەلیکی عومەری کوڕی عەبدولعەزیز با بڵێن لە دوای خۆی کە دێ لە هەندێ بابەتە ئەوێ ئیجتیهاد کە تەجاوزکە لە حدودی عەبدولمەلیکی کوڕی مەڕوان، بەڵام توانای نییە چونکە ئەو سنوورەی کە ئەو داڕێژاوە مەجبورە لە فقه و فتوایە بگەڕێتەوە ئەو سنوورەی عەبدولمەلیکی کوڕی مەڕوان کە دواتر باسی ئەکەین. داواکەین لە ذاتی پاکی پەروەردگار خۆی ڕەحمەت و بەزەی خۆت بەسەرمانە ببارێنە، کەڕەمی خۆت بەسەرمانە ببارێنە. ئیلاهی داوا لێ ئەکەین گوناهانێکە کردومانە خۆی لێمان خۆش بە، عەفومان کە گوناهێ بە ئاشکرا کردومان لێمان خۆش بە، گوناهێ بە پەنهان کردومان لێمان خۆش بە، گوناهێ نەمانزانی کردمان لێمان خۆش بە، گوناهێ زانیمان و زیادە ڕێیمان کرد عەفومان کە. إلهي داوا اللي أكين بناوي جوانت بصفتي برز باسم عظمت درجة كاني خير بسر من أكر ودل من آرام كمال من آرام كجيان من آرام ك بأرامي بمن جينا بأرامي بمن مرينا بأرامي زندو من كر بأرامي حشر من ك يا أكرم الأكرمين. يا ربي خويا داوا اللي أكين بكرمي خود لجناهي دايكو بوك من ببورة لجناهي خوشويستان من ببورة هركز ما فيك بسر من لجناهي ببورة. يا ربي خويا لجناهي وشكان من تروج قيام ببورة خويا لجناهي أمتي بيغمر صلى الله عليه وسلم ببورة. يا ربي خويا داوا اللي أكين هركز خدمتي كي بمدينة كرد ولا هر زمانك لهر مكانك لهر شوينك خويا درجة كاني خير بسريانا بكرة ولطفي خود زياد كبسريانا كرمي خوتو لخشبوني خود بسريانا داب باريانا ذكريان به الله ولا سر زويا هيزيان به الله ولا سر زويا يا أكرم الأكرمين. يا ربي خويا جان جهاني إسلامي أمره موج أدا لزحمتك زور قورين سجن كان برمون لإيمان داران. يا إلهي هدك حرمتي مسلمانا لزور شويني جهانا أكري. يا ربي خويا بروسكي خيري إيمان داران بقشنا ولهم جهانا يا رب العالمين. عدالتي خد بسبيرو بأمتي إسلامي. يا ربي خويا أهل السنة وجماعة باريز راوك بهيزك بتوانا أنك خويا رحمة مسلمان يغزبك سركوتوي أنك بهيز أنك سري يهود ونصارى شورك منفس درجة بأمتي إسلامي بكرو يا رب العالمين. درجة كان خير بسرمانا بكرو يا أكرم الأكرمين. يا إلهي لهم خرابيك أم زمانا بمان باريزة تو قوري خود لهمو فتنة بمان باريزة خويا زليلي سرجيك من مكة زليلي دسي ظالم من مكة. يا ربي خويا زليلنا وقناها كان من مكة خويا زليلنا وقناها كان من مكة يا أكرم الأكرمين. خويا لمن خوش يا رب العالمين. يا ربي خويا جان داوا دي أكين بناوي جوانت بصفتي برزي باسم عظمة الصلاوي أما بقينا بيغمبر صلى الله عليه وسلم يكنا ومن لخزمتي بينا يا أكرم الأكرمين. صلاة وسلام خذ بسريع ببارينا. يا إلهي مرحمتي خذ بسريع ببارينا وسيلة وفضيلة بعطاك مقامي محمودي بعطاك يا أكرم الأكرمين. يا ربي خويا لمن راضي يا أكرم الأكرمين لبهشت على خدمتي بيغمر صلى الله عليه وسلم كومن كروا أم دعاء من ورقر يا أكرم الأكرمين. آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين. خوي يقول لقناهي من الشيء أجبوري وخوالي من قبولك بخاتنا جوانا كان يخوي.